137 ساڵ پاش هاتنە دنیای مەسیح ڕێکەوت لەگەڵ 890 ساڵ پاش دامەزرانی ڕۆم. ڕومیەکان سەدان ساڵەکە لە باکووری تورکیەوە تاکو باشووری سووریەیان خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیان و ئەم ناوچەیان ناوە ڕومی ڕۆژهەڵاتی. ڕومیەکان خۆیان بە پێشکەوتوترین خەڵکی سەردەمی خۆیان دەزانن، بەڵام بەڕاستیدا دەبێت سەردەمی دەسەڵاتداری ئەوان لەلایەکەوە سەردەمی پێشکەوتنی مێعماری، شارسازی و شارستانیەت بزانین. لەلایەکی ترەوە سەردەمی پێشێلبوونی بایخەکانی مرۆڤایەتی و سەردەمی دڕندەیی و وەحشیگەری. فیلادلفیا یەکێک لە ئەیالەتەکانی ڕومی ڕۆژهەڵاتیە کە ئەمڕۆکە ئەو شوێنە بەناوی ئەمان پێتەختی وڵاتی ئۆردۆن دەناسین. نادراوگەلی تایبەت لە ڕوومەوە دەگەنە فیلادلفیا و هەواڵی سەردانی زوو بەزۆی ئیمپراتۆری ڕوم ئادریانوس لە ئەیالەتەکانی ڕومی ڕۆژهەڵاتی وەکو فیلادلفیا بە دیۆکلێتیانوس فەرمانداری فیلادلفیا دەدەن و ئەم هەواڵە بۆ ڕومیەکان زۆر جێگای خۆشحاڵی و شادمانیە. دیۆکلێتیانوس یا بە قسەی خەڵکی بوومی ناوچە دەقیانوس فەرماندارێکی بەدەسەڵات و بێڕەحمەکە ڕەحم و بەزەیی لە دڵدا نییە. پاش بروجی عیسای کوڕی مەریەم بۆ ئاسمان ئاینی خودایی ئەو وردە خەریکی پەرەسەندنە و ئەمە بۆ ڕوم زۆر ئەستەما. ڕومیەکان کە پەیڕەوی خودایانی ئولەمپ بوون و خودایانی جۆر بە جۆریان دەپەرستی مەیان دەتوانی ڕووخان و لە ناوچوونی ئاینی بتپەرستی ببینن و شاهدی پەرەسەندنی ئاینی تاقانە پەرستی بن. بەبوونەوە بە توندی دژی پەیڕەوانی ئاینی تازە دەجوڵێنەوە و ئەوان ئەشکەنجە و ئازار دەبن. بەڵام بەم هەموو تند و تیژیەوە تا ئێستا نەیانتوانیوە ڕێگا بە ئاینی تازە ببەستن. سیر کە پلۆتۆ بۆ تۆ ناخرین هەڵاتن ڕەنگە هەڵاتنی هاتاویست بینی نەبینی. ئەمڕۆ باڕبوونە تێکدەنی. بەڵام سەفەر بۆ کوێ؟ پەنای ڕەحمەتی پەروەردگارت؟ یعنی بەم تاوانبارە ئیزنی دیدار دەدا؟ ئەی مێرەبان، هاتووین و گەورەیت کرد و ئەم بچووکەت بەخشی و بەم بێچارەیە ئیزنی هاتن بۆ پەنای ڕەحمەتی خۆتتدا. من خۆم دەناسم بەم هەموو شەرمەزاریەوە چ بکەم؟ تۆ ئەم شۆ نەخەوتووی پلۆتۆن. تاوێکی تر دەخەم، خەوێکی دوور و درێژ، پاشەویش بێدارەیەکی هەتا هەتاوی. پلۆتۆنیوس، بەڕاستی ئەگەر پاش مردن ژیانێک و پاش ئەم هەموو ڕەنجە پاداشێ نەبێتی؟ یانی دەکرێ بەڵێنی هەزاران پێغەمبەری ڕاست پێش جێبەجێ نەبێ؟ نا نا. پلۆتۆنیوس سانکتوس، هەستا کارگەکە بکەوە. هەستا هەستا. ئەوە بۆ کوێی دەبن؟ دادگا بڕێکەوە. خدا لەگەڵ ئێمەیە پلۆتۆنیوس. مەترسە، بەدەنگ هیوات بە خدا بێت. مەترسە پلۆتۆنیوس.
پلوتونیوس ساینتۆس کوێن دەرێت ڕۆمی خەڵکی کوێیە ئەم شارە فیلادلفیا تاوانەکەی بخێنەوە پلوتۆنیۆس ساینتۆس تاوانەکانی ئەمەیە کە ئەو بە جێگای سوژدە و پارانەوە لە بەرامبەری پەیکەرەی خودایان و پەیکەرەی بەڕێزی ئیمپراتۆر ئادریانوس پەیکەرەی ئیمپراتوری شکاندووە و پاش قۆڵبەستکران نەکار تۆبەی نەکردووە بەڵکو خودایانی پایەبەرزی ڕۆم و هەروەها ژوپیتێری بەدەسەڵاتی بەدرۆزانیوە و چوەتە سەر ئاینی شوان و کۆیلەکان واتە مەسیح دروستە؟ بەڵێ سەزای تۆ مردنە بەڵام خراپترین مردن ئەویش سووتان لە ئاوردا بەڵام دەمانەوێ دەرفەتێکت پێ بدەین بیستومە گەورەی ئێوە کەسێکە بەناوی ئادونیا ئەگەر جێگای ئەو بە سەربازانی ئێمە پێشان بدەی لە تاوان و سەزاکەت کەم دەکرێتەوە نەفام ئەم دادگایە پلوتونیوس سانکتوس بە تاوانی شکاندنی پەیکەرەی ئیمپراتور و پەرستنی خودای بێگانە و ئاژاوەنانەوە لە ناو بەندەگانی ئیمپراتور ئادریانوس بە مردن مەحکوم دەکات بە پێی ئەم حکمە تۆ ئەمڕۆ نیوەڕۆ لە بەرامبەری مەعبەدی ئاپۆلۆندا دەخرێتە نێو ئاور بیبە ئای گێژکچی بەرەم زندانیە بەرە پلۆتۆن چیان بەسەر هێناوی چی بووە پلۆتۆن ئەمڕۆ وەکو پەپوولەکان لە ئاوردا دەسووتێن ئەرێ ئاور یعنی سەختترین سزا سەختترین سزا بۆ خراپترین تاوان واتە تاوانی شکاندنی پێکەری ئیمپراتۆر بۆچی ئاور تەوفیری چییە عەدنان بۆچی تەوفیری هەیە بەر لە من ناپاکان و تاوانباران و جادوگەرانیان لە ئاوردا دەسووتاند بەڵام ئێستا خوداپەرستان لە ئاکامدا دەبێت بڕۆین ڕۆشنەکەی تەوفیری نییە چ ئاور چ خاچ و چ قەفەسی شێرەکان زوو بە زوو لەم خاکەدا سەردەنێمەوە چەندە قسەیشی سەیرە
لەم خاکەدا بەدی هاتم لەم خاکەدا ژیاوم و لەم خاکەدا ئەسپەردە دەکرێت بەڵام دەترسێم یعنی تۆ لە مردن دەترسی؟ نا لە مردن نا لە دووبارە ژیانەوە دەترسێم دەزانی من حسابم کردووە چەند هەزار ڕۆژ زیندوو بووم دەزانی چەند ڕۆژ ژیاوم تەنیا 1 ساڵ لەو ڕۆژەوە کە ئادۆنیام چاو پێکەوتووە ژیاوم بەر لەوە زۆر جار نافەرمانی خودام کردووە هەنادە بەمە بەر خوددا بەم دەستانە بەم چاوانە ئەگەلا وێستا لەم تا ساتەدا نازانم خوددا منی بەخشیوە یانە گەران مەمە پلۆتۆ تۆ لەم ماوە کوردەدا قەرەبووت کردووە قەرەبووت کردوەتەوە ئێستاش بە گیانی خۆت قەرەبووی دەکەنەوە بگرە من تۆ تێک دەشکێنم بگرە ئەمان دەکوژم تۆ تەبینی ئیسە من تۆ دەکوژم چێ بوو؟ ئارام بن میوانمان هەیە دەزانن خۆ ئارام بن من دەمەوەی کارەکەم ئێمە دەبێت تەواوی هێزی خۆمان بۆ لایەنگری لە شەوساوان بەکاربەرین بێگومان ئێوە بۆ هەموو عەقڵ و فامەوە دەتوانن پارێزەرێکی باش بۆ پێرەوان و خەباتکارانی ئاینی تازە بین جگەلەوەش ئێوە بە ناوی زاوای دیۆکلێتیانوس و مێردی خەت و هێلێن لە دەسەڵاتی خۆتان لە کۆشک دەتوانن 1 جار زۆر کەڵک وەربگرن و بەهرەی لێ وەربگرن بەڕێزان بەڕێز سەربازێک لە کۆشکەوە هاتووە وا دیارە لەلایەن دیۆکلیتیان نانەزانم داقیانوسەوە پەیامێکی هێناوە بڵێ بێنە ژوورێ پێی بڵێ بێت چاو هێشتا باش نایەتە سەرزاری بە دیۆکلیتیانوس دەڵێ دەقیانوس ڕۆژ باش بەڕێزان ڕۆژ باش جەنابی دیۆکلیتیانوس ئێوەی بۆ کارێکی گرنگ بۆ کۆشک بان کردووە زۆر باش فەرمایشی نییە قوربان فەرموو بڵێ شتێک قەوما بێ بە زۆیی تێدەگەین کالوس کارسکەی من ئامادەکەن ئێوە بەرە کۆشبڕەکەون منیش لەوەڵی فرسەتدا دەگەمەوێ هەوڵ بدەن بە نەبوونی من نەزانن ها بێگومان شتێکی گرنگ بەڕێزان بەڕێز دیۆکلیتیانوس خەریکی وتوێژ لەگەڵ ئەو نادراوانن کە لە ڕوومەوە گەیشتون بەڕێزان دەبێ کەمێ ڕاوەستن باشتر ئێمەش بەکارەکانمان ڕادەگەین ژمارەی قۆڵ بەسکراوەکان ئەمڕۆ 11 کەسن کە 6 کەسیان مەسیحین و باقیەکانیشان تاوانیان جوراجور هەیە
محاکمەکان چۆن دەچنە پێش؟ هەواڵی زۆر خۆشم نییە. زۆربەی مەسیحەکان خۆراگری دەکەن. بەڵام کەسانێکیش هەن کە توانای خۆڕاگریان نییە و تۆبە دەکەن یان ناچار بە تۆبە دەکەی. تۆبەکەران هاوکاریش دەکەن؟ تەنیا بڕێکیان بۆ وێنە یەکی لە مەسیحەکان ئەمڕۆ حەشەرگەی ئەدونیای قەشەی بە ئێمە پیشاندا. ئەوتان خۆڵبەست کرد؟ نەخێر قوربان، ئەو داوێکی یەکجار باشە. ئەگەر ئەو بخەینە ژێر چاودێری لەگەڵ لایەنگرانی دەتوانین پێکەوە خۆڵبەستیان بکەین. زۆر باشە، کەوایە بە تەواوی وەریابن کە خۆی ون نەکات. من کەسێک دەکەمە کێشک چیەوە. هیواد بە خوددا بێ پلۆتۆن، خوددا لەگەڵمانە. خدایە پەناه بۆ تۆ دەبم، خدایە ئاگادرین بێ. ترس بە خۆت ڕامەگە پلۆتۆن، ترس بە دڵتا ڕامەگە، خوددا لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ، خودای مەکن لەگەڵمانە. خدای گەورە لەگەڵمانە. هیواد بە خوددا بێ پلۆتۆن. خدای مدد بێشەرم بووە دەبێ ئەو بسووتێنن ئەرێ دەبێ بیسووتێنن دەبێ بیکوژن پێشنەوەڵاوە دەبێ کوژرێ ڕاگەوە بێشەرمە بەرن دەبێ بکوژرێ دەی بۆچی ئەو بێدینە پیسە ناهێنن باشترین سزا بۆ ئەو سووتاندنە هەر بژی قازی هەر بژی ئەگەر سزای ئەوان سووتاندنە ئەی سزای ئێوە چییە؟ وا دیارە لە بیرتان چووە کە ئەیوەش خودایوان دەپەرستن یەهود جگە لە یەهوا خودای هۆزی خۆی هیچ خودایەکی تر ناپەرستێ هەرکەس خودایەک جگە لە خودایانی ڕوون بپەرستێ شیاوی مردنە تەنانەت ئەگەر لە ئەولای یەهودیش بێن تۆ حەقت نییە سوکاتی بە هۆزی یەهود بکەیت بێدەنگ بە ناپیاوێکی بێدەنگ بن ئەوە چ باسە ئارام بن ڕێگا بکەنەوە دەبێ بیکوژن دەبێ بیکوژن دەبێ بیکوژن 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 ئاوری تێبەرکەن هەنێ میبەرن هەنێ میبەرن دەبێ بیکوژن دەبێ بیکوژن دەبێ بیکوژن ئاوری تێبەرکەن دەبێ بیکوژن ئاوری تێبەرکەن
ڕۆنێت بەوە وریابن ڕۆنێت بەوە حکمی دادگاه عالی فیلادلفیا و به فرمانی عالی جناب دیوکلتیانوس پلوتونیوس سانکتوس خلقی فیلادلفیا به تاوانی سوکایتی به خداکانو خوبواردن لدانی قربانی و بارگاه پیکری مبارکی امپراتورو شکاندنی پیکرو هروها و تاوانی چون سردینی درویی عیسی ناصری و مردن محکوم دکره اما سزای او کسانه که لدینی تازه پیروی دکنو لفرمانی روم خویان داددن حکمی دادگاه که سوتان لاوردایا هر استا جیبجه دکره و ترمی او پاش سوتاندن سیش و روش لو شیانه دادمینه توا ببێتە خۆراکی پەلەوەران و ببێتە سەرمەشقی تەواوی خراپکاران و کەسانێک کە خوداکانی بەهێزی ڕۆم و ئایینی ئیمپراتور دەخەنە پشتگوێ و دەچنە سەردینی کەسانی ڕوتوڕەداو دەست ڕاکردن لێبێ کوژن پلوتۆنیۆس تۆ بەر لە مەردن قسەیەکت بۆتن هەیە ئەمە ئاخرین دەرفەتێکە کە بەهار تاوانبارێکم دەرفەتە دەدرێ کوڕی مەریەم وتی بە سەقینەیەک کە لە تاریکیدا ترسد لە وتنی هەیە ڕۆژێ لە ڕووناکاییدا دەبیسرێ بۆ ئیمانێ کە لە ماڵە چۆلەکاندا فێری بووی ڕۆژێ لە سەربانەکاندا هاواری دەکەن دەبێ بکوژرێت ئەوە دەبێت کوژرێت بیکوژێنن دەبێ بکوژرێت دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێنن دەبێ بیکوژێنە دەبێ بیکوژێت دەبێ بیکوژێت
خدایا قبول کن قولتم قبول کن خدا سلامی ئێمە بە گەورەمان نەسیح بکەن. عالی جناب دیوکلیتیانوس درود بو ایوان درود بو عالی جناب عالی جناب درود بر جناب راحت بن خوشحالم خوشحالم کە هەمووی ئێوە لێرەدا دەبینیم ماکسیمیلیانوس لێرەدا نابینم جەنابی ماکسیمیلیان کاری ڕێکوپێکە و لە بەخزمەت گەیشتندا زۆر بەپەلەن بێگومان زوو دەگەنە ئێرە سەروەرم وا بزانم جەنابی دیۆکلیتیانوس ئێمەیان بۆ کارێکی گرنگمان کردو بەڵێ هەروایە فیلادەلفیا بەم زوانە شاویەتی گەیشتنی ڕۆژی مێژوویی خۆی دەبێت بەڕێزان ڕۆژێک کە ڕەنگە لە مێژووی فیلادەلفیادا هیچ کات دووپات نەبێتەوە کەوا بوو ئەمڕۆمان دەبێ بە باس و توێژ سەبارەت بە مەسەلەیەکی گرنگ تەرخان بکەین ناردراوی تایبەت هەواڵی هێناوە کە بەم زوانە ناوچەکانی ڕۆژهەڵاتی وڵاتی ئەمپراتوری گەورەی ڕۆم بە تەشریف هێنانی گەورەمان ئەمپراتور ئادریانوس دەڕازێتەوە سپاس بۆ ژوپێتر توانای پایە بەرز کەوا شانازێکی گەورەی پێدای و بەڕێزیان ڕەنگە لەسەر ڕێگایاندا بۆ ئورشەلیم لە فیلادەلفیاشدا سەرداونێکی کورتیان هەبێت فەرمووتان ڕەنگە بێن عالی جەناب یعنی دڵنیانین وتم ڕەنگە چونکو لەوانەیە ڕێگاکەیان بگۆڕن بەڵام ئێستا بڕیار وایە و ئێمە دەبێت ئامادەبین درود بۆ ژوپێتەری توانای پایە بەرز چه بەختەوەریەک دیدار لەگەڵ ئیمپراتور نەدیداری خدای نەتەوەی ڕۆم بەڵکو خدای نیوێک لە جەهان ئەم شانازیە بۆ هەر کەسێک هەڵ ناکەوێت من بیستومە جەنابی دیۆکلیتیانوس لەگەڵ خودایانی ئیمپراتوری ڕۆم هاوسپایی بوون بەڵێ لە سەردەمی ئیمپراتوری تراجاندا جەنابی ئادریانوس فەرماندەی لەشکری گەورەی ڕۆم بوون و ئەمنیش یەکێک لە ئەفسەرانی پایە بەرزی بەڕێزیان بووم ئەم قسە ڕاستەکەیەوە گیانی بەڕێزمان ئادریانوسان نەجات داوە
ببورن گەورم من بەو چەشنەکە بیستومە کات و ساتێکی یەکجار سیر بووە لە شار لەگەڵ ئێرانیەکاندا لە ناکاو دوژمن هێرشی کرد و زۆربەی ڕۆمیەکان بە ناچار پاشەکشە دەکەن و جەنابی ئادریانوس دەکەوێتە گەمارۆ تاوێ درەنگکردن بە بەهای گیانی ئەوان تاوا دەبوو کەوایە جەنابی دیۆکلێتیانوس کە ئەم بارودۆخە پڕ مەترسیە دەبینێ هیچ کات درەنگ ناکات و بە ئاڕابەی خۆی ئاڵقەی گەمارۆکە دەشکێنێ و ئەوان نەجات دەدەن کەوایە گەورەمان ئیمپراتور گیانی خۆی لە دلێری دیۆکلیتیانوسەوە دەزانێ یانەی خودای خەڵک گیانی خۆی لە بەندەکانیەوە دەزانێت ئەم قسەیە شیاوی ڕاوێژکارێکی پایە بەرز و گەورە وەکو ئێوە نییە ئەم قسەیە سیر نییە تەنیا خوداکان دەتوانن خوداکان نەجات بدەن هەڵبەت دەزانن کە بەندەگان بازووی خوداکانن کە بڕێجار لەوانە بۆ ڕزگارکردنی یەکتر کەڵک وەردەگرن هەڵبەت ئەوەش بڵێم کە نەجاتی جەنابی ئادریانوس بەدەستی جەنابی دیۆکلیتیانوس لەو کاتەدا بوو کە هێشتا جەنابی ئادریانوس نەگەیشت بوونە پلە و پایەی خودایی سنگەر دەیبینم بۆ ماوە چکۆلەوە چه ئەڕاکەیەکی گرانبایی هەیە سانتوس دەڵێ وا دیارە میوانی هەیە کەوای ناوی سانتوسە ئەرێ پڵەتۆنیوس سانتوسە پلوتونی سانتوسە مەگەر ناڵن نەدەویست مەگەر نەخۆشی